سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکان ئەمڕۆ لە قوتابخانەیەکی لە شاری هەولێر کۆمەڵە گفتوگۆکەین لەگەڵ مناڵە ئازیزەکان لەسەر چاندنی نەمام و ڕێژەی سەوزایی با بزین چه سوودێکی هەیە بوونی نەمام و سەوزایی لەگەڵمان بن. گوی باشی ناو چییە؟ سیلین. سیلین ناوکەمان زۆر نزیکە لێکەوە زانی ئەی من ناو چییە؟ زیدەڵا. ئافرین زیلین و زیتەڵە دوو هاوڕێ زۆر خۆشەویستی یەکترن. چۆنی زیلین؟ باشە. باشی لە سەفی چەندی؟ سەفی دوو. ئافرین هەربژی تەمەنت چەندە؟ زانمەزانی پێنج شەش حەوت کامیان؟ هەشت. ئافرین زیلین تو حەزت لە قوتابخانەیە؟ بەڵێ. ئافرین هەربژی باشە زیلین پرسیارێک لێ دەکەم لە قوتابخانەکەتانە ڕێژەی سەوزایی زۆرە؟ کەسکایی؟ بەڵێ. ئافرین باشە کەسکایی لۆچی سوودی زۆرە؟ ئێ؟ ئاڵای کوردستان. لەبەر ئەوەی ئاو هەوامان لۆ خۆش دەکا لەبەر ئەوەی فێنکایی بە کوردستان نەگەێنێ وایە؟ ئەتوو نەمام دەچێنی؟ بەڵێ. ئافرین یەک چەپڵەی بەهێز بۆ زیلین هەربژی زیلین. زیلین گۆرانیە زانی؟ ئەدیەم گۆرانیەک لۆ بڵێم؟ باخچەکەی ماڵمان جوانە ئاوی ئادەم ڕۆژانە کاتێکە قونچا دەردێ گوڵی تازە ئابشتێ بۆنی خۆش خۆش ئاهێنێ تۆ لە کەس ئەجری بێنێ. خۆش بوو دێک چەپڵەی بەهێزم لۆ لێدا. گوی باشی ناو چییە؟ ژیلا. چی؟ ژیلیا. ژیلیا گوی باشە. باشی ئەو ڕۆکوی باشە. ئەدی دوێنێ کوو بووی باشە. هەر باش بووی ئەیە خوار باش باشە پێم بڵێ تۆ لە سەفی چەندی؟ دوو. دوو زۆر باشە باشە پێم بڵێ ئەتوو دەچیە سەفرەی لە گەرمارێ؟ هەندێک جار. هەندێک جار لەبەر خۆری دادەنیشیان لەبەر سێبەری؟ لەبەر سێبەری داری؟ ئەی لەبەر خۆری دادەنیشی ئەدی ڕەش نابی ئەوها خۆرەکە ڕەشتکە؟ ئەتوو پێت خۆشە لە دەشت و دەری دار زۆر بێ؟ ئافرین سوودی دار چییە؟ هەوا پاک و خاوێنەکە. ئافرین هەربژی کەواتە هەوا پاک و خاوێنەکە هەوا فێنەکەکاتەوە ئێمە ئەتوانین سوود لە میوەکەشی وەربگرین وایە؟ ئەتوو پێت خۆشە نەمام بچێنی؟ باشە کەواتە لە ڕۆژی لە دایکبوونی خۆتە نەمامێک بە دیاری بچێنە لە باخچەی قوتابخانەکەتا باشە؟ ئافرین یەک چەپڵەی بەهێزی بۆ لێدە. هەربژی گوی باشی سەیری ئەو چاوە جوانەیە هەیە وار ماشەڵڵا ماشەڵڵا کە جوانە. ناو چییە؟ ئەرین. ئەرین گوی باشی ئەرین لە سەفی چەندی؟ قوتابخانە خۆشە؟ چ فێر دەبی لێرە؟ ئافرین ئەدی لە بیرکاریە کوی باشی باشە
سێ کۆی حەوتە کاتە چەند؟ ئەم ئەویان نازانی باشە ئەی یەک کۆی یەکە کاتە چەند؟ ئافرین هەربژی زۆر باشە باشە پێم بڵێ ئەتوو پێت خۆشە کوردستان چیاکانی هەمیشە کەسکایی بێ بە دار و درەخت پڕ بوو بێ؟ بۆچی سوودی هەیە دار و درەخت؟ چکە هەوای خۆشمان دەدات هەوای خۆشمان دەداتێ ئافرین باشە لە چ جێک نەمام زۆر بچێنین باشە؟ لە کێڵگەی ئەو جیانەی کە نەمامیان کەم لێ وایە؟ وایە؟ ئافرین یەک چەپڵی بەهێزی بۆ لێدەن هەربژی زۆر سپاس کوی باشی ناوت چییە؟ بازوان ئافرین کاکە بازوان ئەدی باسکت ئاوالێکە؟ ئەها سەیری عەزەڵاتی کات بازوان بەیانیان نان دەخوا و جا دێتە قوتابخانە لەبەر هەندێ ئەوها بازووی بەهێزە وایە؟ ئافرین تەمەنت چەندە بازوان؟ هەشت؟ ئافرین بازوان ئەتوو قوتابخانەت خۆش دەوێ؟ چەندێک زۆر یان کەم؟ زۆر ئافرین یەک چەپڵی بەهێز بۆ بازوان هەربژی بازوان ئەمن دەناسی؟ ناوم چییە؟ ناوی من زیتەڵە زیتەڵەی هاوڕێو هیچ ناوێ کاتێکی خۆش کوی باشی ناوت چییە؟ ئایا ئافرین ئایا تەمەنت چەندە؟ 8 ساڵ ئایا ئەمن دەناسی؟ ناوم چییە؟ ئەی نەمون ناوم زیتەڵەیە؟ ئایا تۆ لە سەفی چەندی؟ دوو ئافرین هەربژی ئایا حەزت لە قوتابخانەیە؟ باشە ئافرین قوتابخانەکەتان کەسکایی زۆر تێدایە؟ داری زۆر تایە؟ باشە ئەتوو پێت خۆشە دارەکان بشکێنەوە لێرە؟ بۆچی؟ لەبەرەوەی خۆشمان دەوێن ئافرین یەک چەپڵی بەهێز بۆ وایە هەربژی کوی باشی ناوت چییە؟ سەیری ئەو چاو کەسکەی ناوت چییە؟ ساڤا تەمەنت چەندە سافا؟ لە سەفی چەندی؟ دوو ئافرین هەربژی سافا ئەتوو دەچیە سەیرانی؟ دەچیە گەشتی؟ لە گەرمارێ؟ باشە حەزت لە سەوزاییە لە کەسکایی؟ پێت خۆشە چیاکانی کوردستان هەمیشە کەسک و جوان بێ؟ ئەتوو نەمام دەچێنی؟ نەمام دەنێژی؟ لە گەرمارێ لە وەرزی بەهاری دار و نەمام دەچێنی؟ ئافرین یەک چەپڵی بەهێزی لۆ لێدان هەربژی کوی باشی ئەیا وەرکە خشتە چۆنی؟ ناوت چییە؟ ئایان ئافرین ئایان لە سەفی چەندی؟ هەربژی ئایان گیان ئایان لەگەڵ خیندنی کوی باشی ئایان ئەتوو قوتابخانەکەت خۆش دەوێ؟ زۆر ئافرین ئەدی پاکوخاوێن ڕای دەگری؟ باشە ئەگەر من دارەکە دی لقەدارێکی شکانەوە چی پێدەری؟ دەرێم نابی دارەکان کشێنی لەبۆی هەناسەمان دەداتێ خۆشیشمان دەداتێ ئەی ئافرین دەکەواتە سەیری کامێرەکەیکە بڵێ من داران پێویستە دارەکان نەشکێنەوە لەبەرەوەی سوودمان پێدەگەێنن منداڵەکان نابی دارەکان بکشێ بشکێنەوە بێ لەبۆی خۆشیمان دەداتێ هەناسەمان دەداتێ هەتا پاک و خاوێن بی ئەی ئافرین هەربژی ئەتوو مندارێکی زۆر زیرەکی ئەزانی؟ زۆر سپاس گۆرانی دەزانی؟ گۆرانێکم لۆ برێ باخچەکەمان زۆر خۆشە هەناسەکی وەردەگرین ئەب هەموو برادەرکان هەخۆشی وەردەگرین هەسێکمان باشی باخچەکە زۆر باشە دڵی من دەکرێتەوە ئافرین یەک چەپڵی بەهێزی لۆ لێدان هەربژی زۆر سپاس بۆ تۆ دەست خۆش کوی باشی ناوت چییە؟ سکای ئافرین سکای کوی باشی؟ ئەدی ئەو ڕۆکوی دوێنێش باش بووی؟ ئافرین هەربژی سکای ئەتوو لە سەفی چەندی؟ لەوانەکانت زۆر باشی؟ هەوڵەی بەردەوام شتی باشتر فێربی؟ ئافرین زۆر باشە بۆ تۆ سکای ئەتوو حەزت لە دار و کەسکایی و ئەو شتانەیە؟ لۆ
لەبێ هەوای پاک و خاوێنمان دەداتێ سوودی لە سێبەرەکە شتێگین خاکەکەی بەپی دەکا لە بەرهەمەکەی دەخۆی وایە وایە ئەتوو پێت خۆشە کوردستان هەمووی کەسکایی بێ هەمووی دار و باربی زۆرش پێم خۆشە زۆر باشە کەواتە سەیری کامێرەکەکە بڵێ مندارەکان پێویستە هەمیشە دار بچێنن لە بۆ ئەوەی ژینگەکەمان جوان منداڵەکان پێویستە هەموو دار بچێنن هەتا ژینگەکەمان جوان بێت ئافرین یەکچە بڵێ بێز ڕۆستکای هەر بژی کوی باشی ناوت چییە؟ ڕۆزا ئافرین ڕۆزا ناوێکی گەل لە خۆشە ئەتوش بۆ خۆت گەل لە قشت و پاک و جوانی وایە؟ ڕۆزا لە سەفی چەندی؟ دوو ئافرین ڕۆزا ئەتوو حەزت لە قوتابخانەیە؟ بەردەوام دێوە؟ ئەدی لەوانەکانت کوی ئافرین هەر بژی ڕۆزا ئەتوو حەزت لە قوتابخانەکەی خۆتە؟ لەبەرچی ئەو هەموو ڕێژە سەوزایی تیا چ سوودەکی هەیە؟ هەوای پاک و خاوێنمان دەداتێ سێبەرمان دەداتێ ئافرین هەر بژی کەواتە ئەتوو بۆ خۆت نەما بچێنە باشە؟ کە چوویتەوە مارێ بەداک و بابت برێ لە کاتی لەدایک بوونمان لە ڕۆژی لەدایک بوونمان نەمامێک بە دیاری بچێنن باشە؟ ئافرین گۆرانی دەزانی؟ ئەدی گۆرانێکم لۆ برێ ئاڵامان شەکاوەیە قەشەنگ و ڕازاوەیە چوارڕەنگی جوانم گەشە هی خاکێکی چوار بەشە سیزەت سەوز و سوورە هیوای نزیک و دوورە سەوز و هێمان سی ئەستێ و سووریش خوێنی سەردانە زۆر باشە یەکچە بڵێ بەهێزی لۆرێدا هەر بژی زۆر سپاس کوی باشی ناوت چییە؟ ئەدی لە سەفی چەندی؟ لەوانەکان باشی؟ ئەوە چی نووسراوە؟ 5 زەربی 3 وایە؟ دەکاتە چەند؟ 15 ئافرین بەردەوام وانەکانت خوێنە بەردەوام هەوڵ بەو تێبکۆشە باشە؟ بۆی ببی بە کەسێکی زۆر باش بۆ کۆمەڵگا بۆ ئەوەی لە پاشە ڕۆژە خزمەتێکی باش بکەی باشە؟ ئافرین یەکچە بڵێ بەهێزی لۆلێدان هەر بژی کوی باشی ناوت چییە؟ ڕۆزی ئافرین ڕۆزی ئەو شتە جوانە چییە بە قشتەوە؟ ئەو تەوخەیە؟ زۆر باشە ڕۆزی ئەتوو لە سەفی چەندی؟ دوو هەر بژی ڕۆزی گۆرانی دەزانی؟ ئەدی گۆرانێکم لۆ برێ؟ مامۆستای دڵسۆز بێن مامۆستا بژی هەر بژی ئەو چرایە وەک دایک و باوکوایە بە ناسکی و بە خەندە دەڵێ هیوان بڵندە ئێوە هەموو تێبکەم بۆ نیشتیمان پێ بکەن ئافرین یەکچە بڵێ بەهێزی لۆلێدان هەر بژی زۆر سپاس کوی باشی ناوت چییە؟ بانە شارێکی کوردیە بزان مەزانی لەکوێیە؟ لە ڕۆژهەڵاتی کوردستانە باشە بیرێ نەچێتەوە ئەگەر وتیان بانە واتای چی بڵێ بانە شارێکی کوردیە لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئەدی من لێتە پرسم بانە چییە؟ ئەی شارێکی کوردیە لەکوێیە؟ لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئافرین بانە ئەتوو دەنگت خۆشە؟ ئەدی گۆرانێکم لۆ برێ؟ ئاڵامان شتانە شتێکی تردێ دۆستی یاسامێ قوتابیەکی وریە هەمیشە دۆستی یاسام ڕەوەشتم بەرز و پاکە ڕەوت و کردەوەم چاکە لە هەر شوێنێک یاسا بێ لای من سەرپێچی نابێ مامۆستا جێی سوپاسە ئەو بۆی کردم ئەم باسە پێشکەوتن بە یاسایە سوودی هەمووانی تایە یەکچە بڵێ بەهێز هەر بژی بانێکە دەبە درێژبی زۆر سوپاس کوی باشی؟ لەگەڵ خوێندنی کوی؟ زۆر باشیە دی ناوت چییە؟ ئەنەس ئافرین کاکە ئەنەس دەبە درێژبی ئەنەس باشە ئەو داروبارەی لە حەوشە هەیە لە باخچەی سوودی هەیە؟ سوودەکەی چییە؟ سوودی ئەوەیە هەوای پاک و خاوێنمان دەداتێ زنگەی پاک و خاوێنمان دەداتێ سێبەرمان دەداتێ؟ سێبەریشمان دەداتێ ئافرین زۆر باشە یەکچە بڵێ بەهێز لۆ ئەنەس هەر بژی ئەنەسیان دەبە درێژبی کوی باشی ئەوە لۆ وتیان شەرمێ دەکا
شرمێ دەکەی ناو چییە؟ لیا ئەفەرین منیش هاوڕێکمێ ناوی لیایە چاوپێکەوتنم لەگەڵ کردووە سەیری شاشەی کورسات کە ئەویش دەبینی باشە؟ ئەفەرین لیا ئەتوو پێت خۆشە ئەمە هاوڕێبین؟ باشە کەواتە زەید چی بکە ئەتوو بەردەوام هەموو ڕۆژێکە ژمێر 5 عەسرێ بیخەرە سەر شاشەی کورسات ئەمن دەبینی باشە؟ ئەمن دەچمە گوندەکانی کوردستان ئەمن دەچمە هەموو قوتابخانێکی هەموو جێیەکی باشە؟ پێت خۆشە ئەمن ببینیەوە؟ ئەفەرین زۆر باشە لە خوێندنەکەت بەردەوام بە وانەکانت بە باشی بخینە باشە؟ ساڵێکی دی ئەتوو دەچێوە سەفی 3 وایە؟ ئەفەرین بەردەوام بە لەوانەکان باشە؟ هەر بژی یەک چە بڵێ بەهێز؟ فەسقیە گیان گوی باشی ناوت چییە؟ سینا سیناوە چییە ئەو مەحفەزەیە لە بەردەستە؟ باشە ئەوە وێنەی چییە تێدایە؟ نانا ئەو ڕسمە ئەوە ڕسمی چییە؟ بەنانە وایە؟ تۆ بینی و تەفلام کارتۆنەکەی؟ گەڵێ بەنانە ئۆ بەنانە بەنانە واتای چی؟ مۆز مۆزت خواردووە؟ مۆز خۆشە؟ ئەفەرین باشە گۆرانێکم لۆ دەرەی؟ ئادی گۆرانێکم لۆ برێ مامۆستای دەسۆز من مامۆستای بژی هەر بژی ئەو چرایە؟ بۆ دایک و باوک وەناسی و بەخەنگە دەیەوە بڵندا ئێوە هەموو تێبگەن بۆ شتەمان تێ بگەن ئەفەرین یەک چە بڵێ بێزی لۆ لێدە هەر بژی کوردستان کوردستانم شیرینە ئێ گیر و ڕەنگینە شاخی بلند و جوانە پرکانی رو دارستانە بەهارانە گشتلەوە سەوزگار گوڵووە شوێنی سەیران و گەشتە بەڕاستی و بەشتە کازم کۆی ئەفەرین زۆر باشە یەک چە بڵێ بێزی لۆ لێدە هەر بژی ببینم هەموو ساڵێ ناجێح دەبی باش؟ ئێزان چە دوتەیتم چیەکەی؟ ئوردوو هەیتم ئەفەرین ئەوە لۆ خۆ دەڵگرە باشە لە مارێ سەیری یوتیوبی منداران کە سەیری ئینستاگرامی منداران کە بەرنامەکانی من ببینیەوە باشە؟ زۆر باشە سپاس ئەفەرین باشی ناوت چییە؟ داناز داناس ئەفەرین داناس ناوەکی گەلە خۆشە داناس لە سەفی چەندی؟ لە سەفی دوو ئەفەرین لەگەڵ خوێندنی کوی باش باشی حەسن لە قوتابخانەیە بەردەوام دێەوە هەوڵی باشی لۆ دەدەی ئافەرین دە گۆرانێکم لۆ برێ ئاڵامان قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر و هۆشە دەیپارێزم با قسەکەی دەرگاش و شۆ پەنجەرەی قوتابخانە گشتکاتێ ڕووناکیمان دەداتێ فێرمان دەکاوریە بین بۆ تنگانە ئازابین قوتابخانە زۆر خۆشە مەڵبەندی بیر و هۆشە ئەفەرین یەک چە بڵێ بێزی لۆ لێدان هەر بژی کوی باشی ئەوە لۆ ماسکت پێوەیە ئەو ماسکە بۆچی باشە؟ بۆی دوورکەوێت ئافەرین بۆی دوورکەویەوە لە نەخۆشی کۆرۆنا ماسکەکەی خۆت نەدەیە دەست کەس باشە؟ ماسکەکەت هەموو زوو ئاوا دەستی لێ نەدەی لەبەرەوەی پیس نەبێ باش؟ ئەفەرین ناوت چییە؟ لاوی ئافەرین هەمیشە بە لاوی بمێنیتەوە لاویە من دەناسی؟ ناوت چییە؟ زیتەڵا ئەفەرین لاوی ئەتوو گۆرانی دەزانی؟ گۆرانێکم لۆ برێ ئاڵامان شەکاوەیە قەشەنگ و ڕازاوەیە چوار ڕەنگی جوان و گەشە خاکێکی چوار بەشە سپی و سەر سەوز و سوورە هیوای نزیک و دوورە سپی زەردی ڕۆژی ڕووناکە سپی ئاشتیە و پاکە سەوزی هێمە ژیانە سوور خوێنی شەهیدانە بە هەمومان یەک دەنگ بین یەک گوتار و یەک ڕەنگ بین یەک بکەین تەقەڵامان تا هەروە بێ ئاڵامان هەر جوان و گەشاوە بێ بەرز بێ شەکاوە بێ ئەفەرین یەک چە بڵێ بێزی لۆ لێدان هەر بژی گوی باشم باشی ئەیاوارکە قشت و جوانە ئەمە مندارانە زۆر پاک و خاوێنن ئەمە پێم خۆشە هەمیشاوە مناڵەکان پاک و خاوێن بێن لەبەر ئەوەی هەر پێت خۆشە بیان بینیت و قسەیان لەگەڵاکەی وایە؟ وایە دە باشە سەیرێکی کامێرەکە
بە منداران بڵێ پێویستە لە کاتی گەرمایە هەموو ڕۆژێک خۆیان بشۆن لەبەرەوەی ئارەقەی نەکەن و بۆنیان ناخۆش نەبێ دەی ئێوەی منداڵان لە ڕۆژی هاوینان دەبێت هەموو ڕۆژێک خۆتان بشۆن بۆی بە ئارەقە بۆنتان ناخۆش نەبێت. ئەفەرین یەکچە بڵێ بێزی لۆ لێدەن ئەفریشی ناوت چییە؟ لیزا ناوێکی گەلە خۆشە لیزا تو لۆ دیارنی لیزا گۆرانێکم لۆ برێ دەرچین پۆلی یەکەمم وا لە پۆلی دووەمم یاخوا پیرۆز بێ لێمە خوێندنی ساڵی نێمە من قوتابیەکی وێریا گێڕایەڵی مامۆستا کتابخانە خۆش دەوێت چونکە دڵتیا دەستەوێت پەلوپەلی خاوێنم هیچ کات نایە شاکێنم هەر بژی قوتابخانە کە ماڵبەندی ژیانە بژی مامۆستاکانم هاوڕێی زیرەکەکانم. ئەفەرین یەکچە بڵێ بێزی لۆ لێدەن ئەفریشی ببین هاوڕێم دە باشە کەواتە هەموو ڕۆژانێک سعات 5 ئێوارێ سەیری شەشەی کورسات کە باشە؟ زۆر سپاس هاوڕێکەم سپاس گوی باشی ناوت چییە؟ زەینەب یاوار زەینەب گوی باشی زەینەب لە سەفی چەندی؟ سەفی دووی ئافەرین زەینەب ئەتوو پێت خۆشە ساڵانە خەڵک نەما بچینی؟ لەبەر چی؟ چکە هەنەپاتخانەمان دەداتێت گەشتیاریمان لە بۆ دروستە. ئافەرین کەسکایمان لە بۆ دروستەکە ژینگەیەکی پاک و خاوێنمان لۆ دادەنی هەوایەکی خۆشمان دەبی ئەدی گۆرانی دەزانی؟ ئەدی بەسەراتی خۆش دەزانی؟ بەسەراتەکەم لۆ بجێڕەوە زارەچی ئەمە لە مارەخارم بۆ اینجا بوو زەمارەخارم سێ چێریان هەیە هەموو چێر بەناو و دیوەخانی داکەتن. بەڕاستیتە کە خۆشاتی نەترسای ئەم لە چێڵی دەترسم زۆر گەورەیە زۆر ئەوەندی دەبی ئافەرین بەڵام لە چێڵی نەترسی چێڵ ئاژەڵێکی فەقیرە وایە؟ ئافەرین هەر بژی زۆر سپاس زەینەب گیان دەست خۆش باشی ناوت چییە؟ مۆنە ئەفەرین مۆنە چاوی زۆر جوانە ئەیاوان ماشەڵڵا لەو چاوە جوانەی گەلە قشتە گۆرانی دەزانی مۆنەت؟ ئەدی دەزایی چەپڵەیەکی بەهێز لۆ من لێدەی؟ ئەدی چەپڵەیەکم لۆ لێدا؟ ئەفەرین هەر بژی مۆنەت لەگەڵ خیندن کوی باشی وانەکانت باش دەخینی؟ ئەفەرین هەر بژی سپاس بۆ تۆ کوی باشی ناوت چییە؟ ناوت چییە؟ بور ئەفەرین بوون ناوێکی گەلە خۆشە ئەو ناوە ئەوە یەکەم جارێ گوێم لێ بێ زۆر خۆش و شازە ئەفەرین بوون لە سەفی چەندی؟ ئەفەرین ئەدی گرنگی بە خیندن دەدەی؟ ئەدی گرنگی بە سەوزایی دەدەی؟ پێت خۆشە قوتابخانەکەت ڕێژێکی زۆر سەوزایی تیا بێ؟ بۆچی باشە سەوزایی؟ بۆ هەوای پاک و خاوێن میوەمان دەدات. ئەفەرین یەکچە بڵێ بەهێز بۆ بوون هەر بژی بوون گیان سپاس بۆ تۆ حافیز چەپڵەکانتان